الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه أما بعد. خۆشەویستانم، هەروەکو چۆن لە باسی بابەتەکانە کاتێکە باسی هەر بابەتێک ئەکەین بۆ ئەوەمانە ئەم بابەتە ببێتە مایەی ئەوەی وەکو چۆن ئینسانێک کاتێک کە ئەکەوێتە ناو دەریایەکەوە بە دوای کەشتیەکە ئەگەڕێ بۆ ئەوەی ڕزگاری ببێ. بۆیە بە ئیزنی خوای پەروەرگار بە یەکەوە لە خزمەتی بابەتێکە ئەبین کە ئەم بابەتە بەڕاستی ڕستەیەکە، کەلیمەیەکە زۆر گرنگە، فەزڵێکی زۆر زۆر گەورەی هەیە لە لای خوای پەروەرگار. وهي أعظم كلمة عند الله تعالى، بەرزترین و پیرۆزترین وشەیە یاخود کەلیمەیە یان ڕستەیە لە لای خوای پەروەرگار. بۆیە ئەم ڕستەیە براکانم ئەبێتە مای خێر و بەرەکەت بۆ ئینسان لە ژیانی دنیاە و لە ڕۆژی قیامەتە. ئەگەر بێت و بە جوانی لێی حاڵی ببێ، بە وردی معناکانی بزانێ، مەفهومەکەی بزانێ، ئەو کاتە ئەم ئینسانە ڕزگاری ئەبێ. ڕزگاری ئەبێ لەوەی کەوا خەڵکانێکی زۆر ئەم وشەیە بەکاردێنێ، ئەم ڕستەیە بەکاردێنێ، بەڵام سەیرەکەی لێی حاڵی نەبووە، معناکەی مەفهومەکەی وەکو خۆی وەرنەگرتووە. بەڵێ براکانم، خوای پەروەرگار کاتێک کە پێغەمبەرانی ناردووە هەر هەمویان یەک مەبەستێکیان هەبووە، مەبەستەکەیان ئەوە بووە کەوا ئێمە لەم ڕستەیە حاڵی بین. و هەروەها ئەو کتێبە ئاسمانیانەی کەوا بۆ پێغەمبەرانی ناردووە، پێغەمبەران دەعوەیان پێی کردووە تەنها بۆ ئەم کەلیمەیە بووە. أعظم كلمة ياخذ أعظم كلمة حق لا إله إلا الله. ئەگەر بێت و ئینسان لێی حاڵی ببێ، مەفهومەکەی وەربگرێ، دیارە ئەم کەلیمەیە هي تنفع قائلها وتنجي صاحبها. ڕزگاری ئەکا کەی کاتێک کە لێی حاڵی بێ، نەک تەنها وشەکە لەسەر زمانی بێ، دڵی ئاگای لێ نەبێ زمانی چی ئەڵێ، یاخود بە عیلم و بە زانیاریەوە وەری نەگرتووە کەوا ئەم کەلیمەیە چ معنایەک لە خۆیەگرێ. کۆمەڵێ مەرجی هەیە، تەنها ئەوە نییە بەس بە زمان بێڵێ. و پێغەمبەری خۆمان صلی الله عليه وسلم کاتێ بە هەموو شێوەیەک ئەشکەنجە و ئازار درا لە ناو شاری مەککەیە، تەنها مەبەستەکەی ئەوە بوو ئەو خەڵکە ئەم کەلیمەیە، ئەم وشەیەی لێ وەربگرێ، بەڵام بە مەفهومێک لێی حاڵی ببێ، نەک تەنها بە زمانی بڵێ لا إله إلا الله و حاڵی نەبووە. بۆیە براکانم، ئەمڕۆ سەیرەکەی خەڵکانێک جگە لەوەی ئێمە کۆمەڵی خەڵکمان هەیە پەنا بەخوای پەروەرگار مولحیدن، تەنانەت بڕوایان بەخوای پەروەرگار نییە، بڕوایان بەبوونی خوای پەروەرگار نییە. بەڵام خەڵکانێکشمان هەیە ڕاستە ئەم وشەیە بە زمان ئەیڵێ لا إله إلا الله، بەڵام ئایا چەندێ لێی حاڵی بووە؟ چونکە بە ناوی دینەوە هەر ئەوانەی دینداریەتی ئەکەن، سەیرەکەی کۆمەڵە خەڵکێک بۆ نمونە ئەهلی سنەت و جەماعەتە ئەڵێ لا إله إلا الله. خەڵکانێک هەمان وشە ئەڵێتەوە، بەڵام شوێنی هەوا و بیدعە و ئەو شتانەی کەوا دوورە لە لا إله إلا اللهوە. و خەڵکانێکی تر پەنا بەخوای پەروەرگار لە ژێر ئەم دروشمە و لە ژێر ئەم ئاڵایەوە زوڵم و ستەم لە خەڵک ئەکەن، خەڵک ئەکوژن، ماڵی خەڵک ئەخۆن بە ناحەق و ئەشلێن لا إله إلا الله. بۆیە ئێمە بۆ ئەوەی ڕزگارمان ببێ براکانم، بۆ ئەوەی لە مەفهومەکەی حاڵی ببین، زانایانی بەرز و پلەبەرزمان ڕەحمەتی خوایان لێبێ کۆمەڵێ مەرجیان بۆمان دیاری کردووە کەوا ئەم مەرجانە دیارە لە قورئان و لە سنەتی پێغەمبەری خواوە بەڵگەیان بۆی هێناوەتەوە.
ئەوە نییە بڵێن ئایا ئەم مەرجانە زانایان دایان ناوە ئەهلی علم نەخێر ئەهلی علم دایان ناوە بەڵام چۆن بەڵگەی هەیە هەموو بەڵگەکانی لە قورئانی پیرۆز و لە سنەتی پێغەمبەری خواوە صلی الله عليه وسلم وەرگیراوە بۆیە دێینە سەر ئەو مەرجانە کە ئەگەر بێت و هەر ئینسانێک ئەم حەوت مەرجە لە ئەو وشەیە کۆ نەبێتەوە هیچ سوودێکی بۆی نابێ بەڵکو ڕزگاری نابێ ناکەوێتە ناو ئەو کەشتیەوە کەوا ڕزگاری بکە بۆیە ئێمە ئەمانەوێ کەلیمەیەک بڵێن یەکەم خوای پەروەردگار لە خۆمان ڕازی بکەین و ئەوەی ئەیڵێین لە قورئان و لە سنەتی پێغەمبەری خواوە وەرگیرا بێ ئەو مەرجانە بێ ئیدە اجتەمەعا فی عەبد تونجیه ئەگەر بێت و کۆ ببنەوە لە ئینسانێکە ئەو مەرجانە ئەو کاتە ئەم ئینسانە ڕزگاری ئەبێ مەرجەکانیش براکانم ئەم حەوت مەرجەن کە یەکەمیان العلم و واتا زانیاری دووەمیان اليەقین و واتا دڵنیابوون یعنی کاتێک کە ئەڵێ لا إله إلا الله بەعیلمەوە ئەلێ لا إله إلا الله دووەمیان یەقینی هەیە ئەم ئینسانە دڵنیایە کاتێک کە ئەڵێ لا إله إلا الله هیچ گومانێکی تیان نییە سێیەمیان القبول واتا ڕازی بووە وەریگرتووە قبوڵی کردووە و دوای ئەوە کە ئەم سیانەی جێبەجێ کرد ئەمجا ثم الانقياد إليه واتا ئیستیسلامی بووە تەسلیمی بووە شوێنی کەوتووە دوای ئەوە الئیخلاص واتا بە پاکی وەریگرتووە شرکی تیان نییە بۆیە ئەمانە هەمووی مەرجن بۆ مەرجی بۆ کەلیمەی بۆ وشەی لا إله إلا الله دوای ئەوە الصدق واتا ڕاستگۆیە کاتێک کە ئەڵێ لا إله إلا الله دیارە ئێمە ئەو ئینسانە ناو دڵی ئەو ئینسانەمان لێ دیار نییە بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک کە ئەفەرمێ التەقوى هاهونا لە ناو دڵە بەڵام خوای پەروەردگار براکانم ئاگای لە هەموو وشەیەک و کەلیمەیەک هەیە کاتێک کە ئێمە دەری ئەبڕین ئایا کە ئەڵێ لا إله إلا الله ڕاستی کردووە ڕاستگۆیە و دوای ئەوە کۆتا خاڵی کە حەوتەمین خاڵە المەحەبەت یاخود الولاء و بەڕاء واتا خۆشویستنی لا إله إلا الله و ئەهلی لا إله إلا الله بۆیە سەرەتا دێینە سەر یەکەم خاڵ کە العلمە علم براکانم العلم بمعنى لا إله إلا الله نفيا وإثباتا علما ينافي الجهل كاتك أم إنسانا أڵێ لا إله إلا الله واتا علمی هەیە زانیاری هەیە بە عیلمەوە بۆیە خوای پەروەردگار خستۆتێ پێش کەلیمەکەوە کاتێک کە ئەفەرمێ فاعلم أنه لا إله إلا الله واتا علمی هەیە زانیاری هەیە نەک هەر ئەوەتانی بە زمانی بێڵێ جەهل قبول نییە بۆیە ئینسان ئەگەر بە جەهلەوە ئەم کەلیمەیەی وەرگرت تی ئەکەوێ بۆچی قال تعالى ولا يملك الذين يدعون من دونه الشفاعة أو كساني كوا وكوتمان ملحد هر بروايا بخواي پروردگار لا يملكون الشفاعة أو هيج شفاعتك بو أوانية أي أواني تر أو كسي وكوتمان أهلي سنة بي يان أهلي بدع وهوا بي يان بناو لا إله إلا الله ولا جير أو دروشموا خلق بكوجي آية هموي كوتي لا إله إلا الله تنجي قائلها نخير بۆیە ئەبێ مەرجەکانی تیا کۆ ببێتەوە دوای ئەوە ئەفەرمێ إلا من شهد بالحق إلا ئەوەی بە عیلمەوە بە زانیاریەوە بە حەقەوە شایەدی بدا ئەی بلا إله إلا الله وهم يعلمون واتا لە جەهلانین جەهلیان نەماوە بە دوای عیلم و زانیاریەوە بۆیە ئەو عیلمە بۆیانی ئیثبات کردووە کە لا إله إلا الله بۆیە براکانم کاتێکە مشركان يشهدون أن لا إله إلا الله مشركان لما كاتك في غنبري خواه صلى الله عليه وسلم دعوي بو أم دين كرد أوانش بهمان شيوة يشهدون أن الخالق هو الله وحده ودواي أوا لا شريك له وأنه لا يخلق ولا يرزق إلا هو ولا يحيي ولا يميت إلا هو أوي أمرزو آسماني دروست كردوه
ئەوە مشریکەکان ئەوانیش ئەیانەوت خوای پەروەرگار ولئن سألتهم من خلق السماوات والأرض ليقولن الله ئەوانیش ئەیانوت خوای پەروەرگار بەڵام لەبەر ئەوەی عیلمیان نەبوو زانیاریان نەبوو بۆیە خوای پەروەرگار ئەفەرمێ قل من رب السماوات السبع ورب العرش العظيم سيقولون الله کێ خوای کام خوا ئەم هەموو شتەی دروست کردووە ئەم هەموو ئاسمانانە ئەم ئەرزەویە کە بەم شێوەیە دروستی کردووە سيقولون الله قل ئەفەلا تتقون ئەی کوا تەقواکەتان ئەی کوانی باوەڕتان بە لا ئیلاهە ئیلا الله بۆیە براکانم لێرە جەهل زاڵ بوو بەسەریانە ئەوان ئەیانەوت لا ئیلاهە ئیلا الله بەڵام بتیشیان ئەپەرست بۆچی لەبەرەوەی یوقەرریبونا ئیلا الله زولفا لەخوای پەروەرگار نزیکمانەکاتەوە لەخوای پەروەرگار نزیکمانەکاتەوە وە قوربانیان بۆی سەر ئەبڕی بۆیە ئەمانە هەمووی لە جەهل و تووشی بوون کەوا عیلمیان نەبوو ئەو کاتە ئەمانە تێکەوتن و هەروەها ئەو بتانی دروستیانە کرد ئەم بتە ڕزق و ڕۆزیانی ئەدا بەڵام خۆی چیە ڕزق و ڕۆزی ئەدا من هو الرزاق الله بۆیە ئەگەر ئەم ئینسانە عیلمی نەبێ بۆیە بەدوای شتێکە ئەگەڕێ هەنگوستیلەیەک باوەڕی وایەکەوە ئەبگە بیکاتە پەنجەی ڕزقی ئەدا بۆیە ئەمە جەهلە بەڕاستی ئەمە جەهلە بۆیە ئینسان ئەبێ تووشی ببێ هەر بتێک و هەر خوایەک و دروستی کردبوو کەوا عاید بە شتێکە بۆیە کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بلا إله إلا الله و بۆیان هات چیان وت ئەجعل الآلهة إلها واحدا چۆن نەبێ ئەم هەموو بتانە بشکێ و ئەم هەموو خوایە نەمێنێ ببێ بە یەک خوا بۆیە براکانم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو لە حەدیثێکە ئەفەرمێ من مات وهو يعلم علمي هي زانياري هي من مات وهو يعلم أنه لا إله إلا الله دخل الجنة واتا أو كسأتيتا بهشتوا أما مرجي يكنبو مرجي دوم وتمان اليقين يقين واتا ضلنيابون أم إنسان ضلنيايا كوا هيج خوايقنية غير خواي پروردگار وكز رزقي نادا شكي نية قماني نية بويا شكو قمان إنسان توشكا ألف لام ميم ذلك الكتاب لا ريب فيه أي لا شك فيه هدى للمتقين الذين